سڵاوتان لێبێت پێنجەمین ئاهەنگی ساڵانەی خونچەکانی دەستگای نووری حکمە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت ئەمەش دوای ئەوەی کە 135 قوتابی منداڵ لە دوو بنکە کاتێک دەستیان خوێندووە بە درێژایی وەرزی هاوین ئەمڕۆ خەڵات دەکرێن و لە ئاهەنگێکدا پێزانین بۆ دایک و باوکیان دەرەبڕێ بۆ ئەوی بێتە هاندانێک لەوەی لە وەرزەکانی دیکەشدا و لە وەرزی زستان و ساڵەکانی ئایندەشە بە هەمان شێوە بەردەوام بن بەشێک لە قوتابیەکان قورئان فێربوون سەرڕایەوەی کە تەمەنیان تەنها 4 بۆ 5 ساڵە و بەشێکی دیکەیان ئەحمەدی فێربوون بەشێکی دیکە پیتەکان فێربوون و وانەی ئاینی فێربوون ئەمەی بچمە لای دایک و باوکان و قوتابیەکانیش تا چەند بە گرنگی دەزانن کە منداڵەکانیان بە شتی بە سوودەوە سەرقاڵ کرد بۆ ئەوەی بەشتی لاوەکی و خراپەوە مەشغوڵ نەبن و هەمیشە هانیان بدەن لەم مؤسسە خێریانە بەشداری بکەن لەگەڵماندا. چۆنن مناڵەکان باشن؟ دڵخۆشن بەم ئاهەنگە؟ دڵخۆشی بەم ئاهەنگە؟ دڵخۆشی؟ ئەی تۆ ناوت چییە؟ پێمان ناڵی ناوت چییە؟ باشە. کێ پێمان نەڵێ ناوی چییە؟ تۆ هەر بژی تۆ ناوت چییە؟ موبین. موبین؟ بەڵێ. أيمن ئارمان سەرمەن روزي ئەی تۆ؟ ليليان نور هەرێم قلين پێت خۆشە لە دەستگای نووری حیکمەوانە خوێنی؟ بەڵێ چی فێر بووی لێرە؟ قورئان خوێندووە چیت خوێندووە؟ شتم زۆر خوێندووە. زۆر خوێندووە؟ ئەکرێکێ لەو شانەمان بۆ بڵێیت؟ حرفی عربی خوێنەوە پەروەردی ئیسلامی قورئانی سووتە سووتی بینە سووتی بینە هێشتا ڕەبەر نەکردم ئێرە تەواو بوو دوایی. هەر بژیت داواکەی لە مناڵەکانی تریش بێن بۆ نووری حیکمە؟ بەڵێ. بڕیارە داوە بەردەوام سەدای نووری حیکمە بکەیت؟ بەڵێ. هەر بژیت مینا ئارام ئەی تۆ دڵخۆشی بەوەی لە دەستگای نووری حیکمەی؟ بەڵێ. کێ هانی داوی لەوەی بێ بۆ دەستگای نووری حیکمە دایک و یان باوکە؟ ڕۆژانە کێ هاتوو چۆ پێیەکە دایک و یان باوکە؟ بۆ قورئان بەڵێ؟ باوکم. دڵخۆشی لەگەڵ هاوڕێکانتا لە دەستگای نووری حیکمە؟ بەڵێ. هەر بژیت سوپاسی مامۆستاکان دەکەیت؟ بەڵێ. بەڕاستی زۆر گرنگە بە تایبەتی لەم ڕۆژگارەیە کە بەڕاستی وەسعی دەرەوە زۆر باش نییە مناڵەکانە پێویستەکان لەم سەنتەرانە فێری قورئان و ئامۆژگاری و حەدیسەکان بن زۆر باشە بەڕای من پێویستە زۆر زەرورە. جناب مناڵی نادۆتە نووری حیکمەیان بەڵێ ئیشەڵڵا وەڵام ناردوم و ئەمەش ئیشەڵڵا ساڵی داهاتووی نێرەوە ئینشاءڵڵا واتە بە گرنگی زانی کە مناڵەکانمان سەرقاڵ بکەین بە بابەتی بە سوودەوە. بەڵێ بە تاچی دەرە وەڵا زۆر باشترە بەڵێ فەرموو زەرورە و زۆر باش ئەگەر مەشغوڵیان نەکەین مەم شتە بە سوودانە خۆیان ئۆتۆماتیکی مەشغوڵە بن بەشتی بێسوودەوە ڕاست بە تاچی دەوڵا بە موبایل و یاریەکان ئەلکترۆنیەکان و بەڕاستی ئەمە زەروتر و پێویسترە. تەنانەت الحەمدوللا دەستگای نووری حیکمەش بەردەوام لە فراوانبوونە ئەمەش بەهۆی ئەوەی کە پشتیوانیەکی زۆر باشی دایک و باوکانی لە ناردی مناڵەکانی ئەمە سەرڕایەوەی کە خێرخوازانیش پاڵپشتێکی زۆری مادی دەستگاکە ئەکەن لەوەی کە لەسەر پێی خۆی بۆست. خێری هەموو لای بنووسێ بەڕاستی ئەو کەسەی کە پشتگیری ئەم ڕێکخراوە کاتەم نووری حیکمەیە کات خۆی گەورە سەربەرزیکە و ئیشەڵا مناڵەکانیشمە چە بتوانین هاوکاریان کەن ئینشاءڵڵا. مەسلەی دینی ئیسلام هەتا بەرەو پێش بچێ مناڵەکانمان لەسەر ئاین پەروەردە بکەین مناڵەکانمان زیاتر بێ موشکیلەترە بن نزیکە بنەوە لە خۆی پەروەردگار لە ئاژاوە و مشکلە بە دوورە بن لە ناو خەڵقا دەستیان پاکە بێ داوێنیان پاکە بێ بۆ کۆمەلگا باشە لە هەموو ڕوویەکەوە باشە. بەتایبەتی سەرگەرمکردنیان بەم بابەتانە گرنگە چکە گەر بەمانە مەشغوڵ نەکرێن بەم شتە بە سوودانە بەشتی خراپ مەشغوڵە. بەتاکید تۆ مناڵێک پەروەردەیکەی لە نێرگەلێ بچێ نێرگەلە بخوا شەوانە بچێت لە شەوانە لە شوێنی در بێنێتەوە شوێشتی مشکلە بنێتەوە وەی لەوەی کە قورئان بخوێنێ وەی لەوەی کە فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەبەربێ ئەمە زۆر
گرنگترە زۆر زەرورترە بۆ ژیانی دنیا و بۆ قیامەتیشی ئینشاءڵڵا هەمومان سەرکەوتوو بین بە ئیزنی خۆی پەروەردگار. ئینشاءڵڵا حەقیشە بەڕاستی نەڵێن مەکتەب کرایەوە قوتابخانەکان کرایەوەی تر نابێ بیانێ ئەکرێ جومعان یان لە کاتی پشوەکاندا هەر بەردەوام نیکیان هەبێ و بەردەوام سەدانی دەستگا خێریەکان بکەن چونکە بەڕاستی ئەم دەستگایانەش بۆ پەروەردە گرنگە. بە ئیزنی خۆی پەروەردگار ئینشاءڵڵا هەر بەردەوامە بین بە ئیزنی خوا هەر لەگەڵان بەردەوام ببین. وەڵا بێگومان ئێمە مادام ئەڵین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قودوە و پێشەوامانە ئەبێت چاو لە ڕێباز و ڕێگای ئەو بکەین. ئەو هەر لە مناڵیەوە کاتی ابن عباس جێ نانی لەگەڵاخوا ئەڵە بەنای خوا دەست پێ بکەوە بەڕەت دەستی ڕاست بخۆ لە لای خۆتەوە بخۆ هەر لەو کاتۆ فێری ئەخلاق و خۆڕەوشتی جوانی کردووە لەگەڵ فێربوونی عەقیدەوانە و گرینگە وەکو چۆن کوردەڵێ وەکو نەخشی سەربەردی لێدێ لە مناڵیە ئەو شتە لە مێشکی مناڵە بچەسپێ بە تاکید تا گەورە بێ هەر لەگەڵ یامێنێتەوە ولا مێشکیا لا ناچێ و لەو مناڵیەشەوە فێر ئەبێ ئەو بۆچوونە زۆر هەڵەیە کە لە جارە مناڵە وازی لێبێنە تا گەورە بێ چکە کە گەورە بوو دوای بە قسە ناکا و خەڵکی ترەی با بۆ خۆی ئەبێ لە ئێستا و ئەمە وەکو دایک و باوک مشهور بخۆین کە لە مناڵیەوە خەممان هەبێ و پەروەردەیەکی جوان پەروەردەیان بکەین. تا چەند ئەم خەمە لە دایک و باوکی قوتابیەکان و منداڵەکانە دەبینن یاخود هەستەکەن کەم و کوڕی هەیە لەوانیشەوە کە پێویستەکە دڵسۆزانەتر لەگەڵ منداڵەکانیانە بن بۆ ئەوەی مرتاح بن بۆ ئەو شوێنی کە ئەبرین وەکو نووری حکمە. وەڵا بێگومانە الحەمدولیلا زۆر لە دایک و باوکەکان کە خەمی مناڵەکانیانە بەڵام لەگەڵەوە هەندێک لە دایک و باوکەر کەمتەر خەمن چکە لە چاو شارێکی ئاوە گەورە و کۆمەڵە مناڵ ئەویا ئەم مرکزانە زۆر قەرباڵقترمان کە الحەمدولیلا زۆر قەرباڵغیشن و زۆر داواشیان لەسەرکە زۆربەی کار لەبەر بێجێگای ئەوانە ناتوانین هەموو مناڵە گۆر بگرین. بە تاکید دایک و باوکیش خەمیانە و ئەوەش نیشانەیەوەیە کە ئێمەتوانین لەگەڵیانە بەردەوام بین ئەگەرانە خەمیان نەبوویەوە بێخەمبوونا و هەر بیان ناردا و هیچ گویان پێ نەدا بە تاکید نانەتوانی بەردەوام بن کە سوپاس بەخوا زۆربەی مناڵەکان لەگەڵمانە بەردەوامە بن و لەگەڵمانایەن کەوەش دڵسۆزی دایک و باوکیان و خەمی دایک و باوکەکەیەتی. مامۆستاتەنە لە ناوەندی شاری سلێمانیە یەک بنکەتان نییە بەڵکو لە بەکرەجوور لە سێتوان و شوێنێکی دیکە شەتانە ئەوانش بە هەمان شێوە منداڵانی لێیە و ئەمڕۆ چەند کەس لەم ئاهەنگدا وەکو دەرچوو یان وەکو سوپاس و پێزانین خەڵاتەکرد. ئێمە چوار بنکەمان هەیە لە سلێمانیە لە ناوەندی بەڵێ لە ناوەندی شارە بنکەی سەرەکی لە مامۆستایان و سێ بنکەترمانەیە لە بەکرەجۆ واری شار لەگەڵ سێتوان وەکو پرۆگرام و پەیڕەوی خۆمان ئێمە لە مناڵی 4 ساڵەوە هەتاما کۆتا تەمەنێمە وەرەگرین هەر تەمەنە و بە ئاست و پرۆگرام و بەرنامەی خۆی ئێمە ئەمەی کە ئەمڕۆ ماهەنگان بۆ ژێڕین تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ کە بەشی خونچەکانمانن ئەوانەی کە نەچوونەتە قوتابخانە ئەمانە 5 ڕۆژ داوامەکەن و هەموو ڕۆژە بەیانیانن و خونان خواردن و یاریکردن و کۆمەڵە شتی تایبەتی خۆیان هەیە بەس بەداخەوەیە لەبەر بێتوانایی و نەتوانین و نەگونجانی شوێنەکەمان تەنها لە دوو بن کە توانیمانە ئەم تەمەنە وەربگرین ئەویش لە قیسەرەکەی و لە بازنەی هەواری شار. ژمارەیان چەنە ئەمڕۆ؟ ئەمە بەس خولی هاوینەیە ژماران 135 مناڵە ئەمڕۆ بڕوانامەی بەشداربوونی خولی هاوین وەرەگرن تەمەنی خولی زستانەشمان زیاتریش بوو و لە کۆتایی مانگی 5 لە ناوەڕاستی مانگی 5 هەنگمان بۆ کردنەوەن خولی زستانە کۆتایی هات ئەمە خولی هاوینەیە کە 3 مانگ لەگەڵمان بەشدار بوون 135 مناڵ ئەمڕۆ بڕوانامە وەرەگرێ. مامۆستا بە دەرفەتی زانم ناساندنێکی کورت بکەینەوە بۆ دەستگاکە کە بەگشتی ئەتوانین وڵێن لە سنووری پارێزگای سلێمانیا بە چەند خەبڵ لە قوتابیەکانی و لە هەمان کاتیژە تا چەند لە ئاستی 2007 هەڵە بنەکری دامەزراون تا چەند ئێستا فراوان بووە و مامۆستایەکی زۆر قوتابێکی زۆری بەڵێ ئێمە تەوان دەستگای نووری حکمە 2007 لە هەولێر دامەزراوە لقی سلێمانی 2009 لێرە دامەزراوە یەکەم جار مەسەلەن لە سوپاسەوە لە کەناڵی پەیام هۆدێکیان دیابووینێ لێ دەرسمان بە قوتابیەکانەوت دوایی چوینەتە زانایان و چەند شوێنێکمان کردووە تا فراوان بۆ دوای خانومان بە کرێ گرتووە دوو خانومان گۆستەتەوە لە کرێە لەبەر فراوانی ئەوانە داوایەکی زۆر و خەمی دایک و باوکەکەش چکە بەتەنیا بێمە ناکرا هەوڵ و هەمەتی خێرخوازان توانیمان بینایەکی جوان و گەورە بکەینەوە لە ناوەندی شار ئەو بینامان کردەوە دوای ژووردەوە دەبیر لەوە کراوەتەوە لە گەڕەکانە بازنە بکرێتەوە کە ئێستا الحەمدوللا 3 بازنە کراوەتەوە کێم یەکەم جار وەکوتم بە حەڵقەیەک و لە ژوورێکا دەستمان پێ کرد ئێستا الحەمدوللا خانووەکەی
ناوەندمان بڵێن لە قیسرەکیمان 6 قات و با بڵێن هەورەمانەکەش نیوەی نیوقاتێک گەبێ حوت ئێستا ئەمڕۆ گەر بچی هیچ ژوورێکی چۆڵی تیانە هەموو دەرسی تیا خوێندرێ ئەوە زۆربەی ڕۆژەکانی ژوایە وە لە بنکە و بازنەکانی تریشمان هەر بە هەمان شێوە الحەمدولillah ئێستاش ئەوە لە بەر زۆری و داوای خەڵک لە بەکرەجۆش خەریکی دروستکردنی بیناین و لە سێتوان زەویمان کڕیوە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکا دەست دەکەین بە بینا دروستکردن کەەوە هەمووی لە فراوانبوونی ئیشەکەیە ئێمە با بڵێن ئەو بینا و شتانە زیاکەن و خەڵکیش خەمیەتی واوکارمانە بێ کە بە خەڵگەڵی نێڵین بە تەمان زەوی بکڕین یا بینام بکرین ئەوەی کە بتوانێت هاوکاریمانەکە کچکازانە ئیشەکەمان فراوانە و جێگا نابێتەوە. سڵاوتان لێبێ. باش. چۆنی باشی؟ تۆ چۆنی؟ باشم. ناو چییە؟ ئیناس. ئەی ناوی تۆ؟ بارانی. ناو چییە؟ بارانی. بارانی. ئەی تۆ؟ پەلک. کێ؟ پەلک. پەلک. ئەی تۆ؟ ڕازی. ڕازی. ڕۆزی خان. باشە سەرەتا بە ئەم خانمە جوانە تۆزە قورئانمان بۆ بخوێن دوایە چینە لای ئێوەش باشە؟ فەرموو. تۆزە قورئانمان بۆ بخوێن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون. أي دس خوش صدق الله العظيم دس خوش بي چنێکە لە نووری حکمت؟ ساڵێکە یان چەند مانگێکە؟ چەند مانگێکە؟ کێ فێری کردی مامۆستاکان فێریان کردی قورئان؟ بەڵێ. هەر بژیت دڵخۆشی کە ئەوە سەدای نووری حکمەکەیت؟ بەڵێ. دایک و باوکو هانیان داوی کە بچی بۆ نووری حکمە؟ بەڵێ. هەر بژیت بام خانمەش قسەمان بۆ بکە دەمێکە لەگەڵمانایە و حەزەرا قسەمان بۆ بکە تا چەند دڵخۆشی لەوەی کە سەدای نووری حکمەکەیت؟ زۆر دڵخۆشی؟ بەڵێ. داواکاری و چییە لە دایک و باوکان کە منداڵەکانیان بنێرن بۆ نووری حکمە؟ باش. داوایان لێکەی؟ بەڵێ. ئەی چی هەیە بۆ مامۆستاکان و سوپاسیانەکەیت؟ بەڵێ. هەر بژیت دەستان خۆش بێ سەرکەوتوو بێت دەستان خۆش بێ تۆش قسەمان بۆکەی؟ چیمان بۆ وەڵێی چی هەیە بۆ مامۆستاکانت؟ نقرأ لسورة نازعات تاو كرتها. نازعات تاو كرتها تواني شتێک بۆ من بخوێنیت؟ دەفەرموو. والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا ترجف الراجفة تتبع الرادفة قلوب يومئذ واجفة أبصارها خاشعة يقولوا أئنا لمردودون في الحافرة إذا كنا عظاما نخرة قالوا تلك قصيرة فإنما هي زجرة واحدة فإذا هم بالساهرة هل أتاك حديث موسى إذ ناداه الرب بالوادي المقدس اذهب إلى فرعون إنه طغى فقل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى فأراه الآية الكبرى فكذب وعصى ثم أدبر يسعى فعشر فنادى فقال أن ربكم الأعلى فأخذ الله نكال الآخرة
الأولى إن في ذلك لعبرة لمن يخشى أنتم أشد خلقا أم السماء بناها رفع سمكها فسواها ليلها وأغطش ضحاها والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها متاعا لكم ولأنعامكم فإذا جاءت الطامة الكبرى يوم دەستخۆش ئەمە کێ هاوکاری کردی لەوەی کە بەم شێوە لە بەرگەی مامۆستاکانە؟ بەڵێ. چەندێکە لێرەی چەند مانگێکە لێرە یان چەند ساڵێکە لێرە لە نووری حکمە؟ چەند ساڵێکە لێرە بوو. هەربژیت تەمەند لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت أطعمه من الجوع وآمنه من الخوف. لەکەیەوە بەشداری لە ئەم وانانەی سنتەری نووری حکمە؟ الله چەند ڕۆژە لێرە ئیشک قورئان خوێنم. قورئان خوێنی؟ باشە چەندێکە لەکەیەوە هاتوویت بۆ ئێرە؟ لە 100 ڕۆژە هاتووم بۆ ئێرە. یعنی 3 مانگە؟ چی فێر بوون لێرە؟ وەڵا هەندێک قورئان فێر بووین. قورئان فێر بوون؟ وانەوشتیان پێوتن؟ بەڵێ. پێیان وتن کە چۆن مامەڵە لەگەڵ دایک و باوکتان بکەن لەگەڵ چواردەور بکەن لەگەڵ هاوڕێکانتان بکەن؟ بەڵێ. حەزەقی بەردەوامبی لەم وانەوتنەوە پێتان و وە دەرز وەرگرتن؟ بەڵێ. لەکەیەوە هاتووی بۆ دەستگای نووری حکمە؟ وەڵا من لە نووری حکمە بووم ئیتر مامۆستاکان منیان بۆ هێنا بۆ ئێرە وتی ئاهەنگێکەکەم بەس ئاهەنگەکەمان کرد لێرە ناڕێن حتا هەموو قورئانەکان تەواوەکەین. حتا هەمووی تەواوەکەن؟ چیتان خوێن لە نووری حکمە؟ ئەڵا قورئان. ئافەرین. اینجا یاریمانە کردە بوو سەیفلیمانە کردە بوو دەستمان ئەخوێند. ئافەرین دڵخۆش بوویت؟ ئارە وەڵڵا. دایک و باوکو وتیان بچۆ بۆ یان کێ تۆی بر بۆوێ؟ ئەڵا دایک و باوکم اینجا وتی دایک و باوکم وتی بڕۆن بۆی فێری قورئان بیت. هەربژی واتە ئیسا فێر بوویت؟ ئارە وەڵڵا هەمووی فێر بوو. ئەیخوا ئەمە درێژ بی ئیشەڵڵا. چی هەیە بۆ مامۆستاکان و سوپاسیان دەکەیت؟ ئارا سوپاسیانەکەم. سوپاسیانەکەی؟ لەکەیەوە هاتووی بۆ دەستگای نووری حکمە چەندێکە 3 مانگە بێت؟ وەبزان 2 ساڵە. 2 ساڵە یانیا بەردەوامیت وایە؟ لە هاوینەوە تا دەسان هاتووم لە دەسانەوە تا هاوین هاتووم وێرە. یعنی 2 ساڵە بە بەردەوامی لێرەیت؟ بەڵێ. چی ئەخوێنن لێرە چیتان پێڵێن؟ ئەحمەدی ئەوێ ڕاستەرە بەس لانێت و نەزانی بەس قەینا. من نازانم؟ نەزانی باشە ئەی دۆزێکم بۆ بخوێنە با منیش فێر بم فەرموو. فالسراعين تابدا قالب اسمنا أنا فلوت حاجبرا فخذ رانا ركباجنا تبين جبهات طويلة مكروكي دوحي لا فيلا ناصيتيا بيش السرا يبل حشتر حمار كرا بطن سكا صدق سنجا كوب كان قلنا عن عبونجا صار بشتا كتيفشا شفالي سين دانا متين قايمة بشتا لبن شيرا لبن خشتا سعيد بس قاعدة قولا قرنا شاختر تمأكل شعر مواق قطن لوكا على سنيس كعيم اسمك زفرني نقني تعبي الله صافي صافا كتير ليل شارب سمي الله يحيى ريشة طرح برين وجع عيشة باعوا دراع ويد دستا سريع خيرا بطيء سستا أسبوع بنجا قدم بيا ذكر نيرة وسامي مسحات بالله سما كير بس جاينا شورا هەربژی با لەوە زیاتر مانوو نەقین یاخوا دەست و خۆش بێ منیش و فێر کرد ئافەرین. پێت خۆشە بەردەوامبی لە نووری حکمە؟ بەڵێ. پێت خۆشە؟ ئەی قورئان هیچ خوێند قورئانیش خوێند؟ بەڵێ. زۆر باشە. ئەی ئامۆژگاریان کردن کە چۆن مامەڵە لەگەڵ چواردەورا بکەن لەگەڵ دایک و باوکا بیکەن؟ بەڵێ. پێیان وتن؟ بەڵێ. ناو چییە؟ نالی. ئەی تۆ؟ مانی. مانی. ئادین. ئادین؟ ئادەم. ئادەم کاک ئادەم. چەندێک لە قورئان خوێندووە لە دەستگای نووری حکمە؟ تەماعروج. تەماعروج؟ باشە. چەند ئاەتێکمان بۆ خوێنی؟
بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقهم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء سجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين بآبا لابسين فيها أحقابا. صدق الله العظيم. دەست خۆش بێ با کات بۆ کاکەکانی تریش بێڵنەوە کێ هانی دایلەوەی کە بەم شێوەیە قورئان فێربین؟ دایکم و ئەوان زۆر هەڵمدا. هەر بژیت مامۆستاکان چەندێکە لای مامۆستاکانتی چەند مانگیان ساڵ دو ساڵە بێت؟ دو ساڵە بێت. دو ساڵە بێت. دڵخۆشی کە لەگەڵ مامۆستاکان تا قورئان فێرەبیت؟ بەڵێ. هەر بژیت. ئەی تۆ چی فێربووی لە دەستگای نووری حیکمە؟ وڵا قورئان و پیتەکان. پیتەکان؟ عادی پیتەکان چی فێربووی؟ ألف باء تاء ثاء جيم خاء خاء دال ذال راء ذا سين شين صاد طاء ظاء عين غين فاء قاف كاف لام ميم نون ها واویە هەتا لە نون هەتا نونتان خوێندووە هەر بژیت. ئەی تۆ چی فێربووی لە دەستگای نووری حیکمە؟ هەروەکو ئەوە هەر بژیت. پێت خۆشە کە ئاوا لە دەستگای نووری حیکمەیت؟ بەڵێ. پێت خۆشە؟ حەزەکەی هاوڕەکانی تریش بێن بۆ دەستگاکە و فێری قورئان و پیتەکان بن و ئەحمەدیتان خوێندووە؟ ئەحمەدی؟ جارێ ئێوە تەمەنتان مناڵترە ئیشەڵا ئەوەشە خوێند. ئەی تۆ چی فێربوویت؟ هەروەکو ئەوان. پێت خۆشە ئەمەت ئاوا پۆشیوە؟ بەڵێ. داواکەی لە هاوڕەکانیش بێن بۆ دەستگای نووری حیکمە؟ بەڵێ. سوپاسی مامۆستاکان دەکەی کە ئاوا هاوکاریان کردیت؟ بەڵێ. بڕیارە داوە بەردەوامیش سەردانی دەستگای نووری حیکمە بکەیت؟ بەڵێ. کێ هاتو چۆر پێ دەکات؟ دایک و باوکت هێنن بۆ نووری حیکمە؟ بەڵێ. شتێکی زۆر زەرورە بۆ مناڵ هەم بۆ پەروەردەکردنی هەم بۆ ئێمە مناڵەکە ئێمە لێ زۆر فەرقیگەیە. خونچە ئارام ئەگەر مەشغوڵیان نەکەین بەشتی بەسوودەوە مەشغوڵە بن بەشتی بێسوودەوە. ئەرەوەڵا هەستەری مۆبایل و شتەکەن هیچی سوودی نییە بەس وەڵا سوودی زۆرە نووری حیکمە بەڕاستی شتێکی گرنگ و چاکە یاخوا هەر پادار بن و خوا پاداشتیان باتەوە. پێویستام و کەس مناڵەکانی بنێری فێری تەربێتە باشایان کە و فێری قورئانیان کە مامۆستاکان زۆر لەگەڵیان باشن. چونکە ئەگەر ئێمە مەشغوڵیان نەکەین بەشتی بەسوودەوە ئۆتۆماتیکی بەشتی بێسوودەوە مەشغوڵە بن بە مۆبایلەوە مەشغوڵە بن. تا چەند گرنگە دەستگای هاوشێوە بۆ خزمەتکردنی مناڵەکانمان؟ وەڵا زۆر گرنگە زۆر پێویستە زۆر سوپاسیان دەکەن زۆر کاری باشیان کردووە لەگەڵ مناڵانی لەگەڵینەن. ئەرەوەڵا بەشداری دەستگای نووری حیکمەت کردووە لە وانەکانە؟ بەڵێ. لە چ بنکێ لە هەواری شار یان ناو شار؟ هەواری شار. چی فێربووی تا چەند دڵخۆش بووی بەو فێربوونە؟ چی فێربووی چیتان خوێند؟ تا سوورەتی زەلزەلە. ئەی ئەحمەدیتان خوێند؟ نە. ئەی هەندێکی تر ئەڵێن پیتەکان فێربووین و ئەوانە تۆ لە پۆلی چەندی یان نەچیت لە مەکتەب؟ دەرچم بۆ 4. هەر بژیت کەواتە تۆ لە تەمەن باڵاکانی هەر بژیت. تا چەند بە گرنگی زانی بەشداریکردن لەم دەرزوانانە؟ حەزەکەم هەموو قورئانی پیرۆز فێر بم. نەک بۆ دەستگای نووری حیکمەت بۆ ئەو دەستگایانی کە هەم پەیوەستە بم پەروەردەکردنی مناڵان زۆر پێویستە ینی لە کۆمەلگاکەمانە بە تایبەتی ئێستا لەم کاتەیە خۆ دەزانی ئەنواع و ئەشکاڵ بە شێواز مناڵەکانمان ئەخەڵەتێن لەبەر ئەوە ئەم سنتەرانە زۆر پێویستن زۆر زەرورن بۆ موسڵمانان بە تایبەتی. تەنانەت ئەبینین کە من ئەگەر بێت و منداڵە مەشغوڵ نەکەین من بابەتە بە سوودانەوە مەشغوڵە بن بەشتی بێسوودەوە. گومانی تیانە ئەگەر مەشغوڵیان نەکەین بەم شتە بە سوودانەوە پەنابن بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی بۆ شتی لابەلا و بێسوود و بێکەڵک
ئەدەزێن ناڵەکانمان لێمان ئەدزرێن بەڕاستی. گرنگە بوونی دەستگای هاوشێوەک و دەستگای نووری حکمەکەوە منداڵەکانمان لە هەڵدێر بپارێز. زۆر پێویستە و زۆر ضرورە و پێویستە یعنی لە هەموو گەڕک و کۆڵانەکە سنتەرێکی بەو شێوەیە هەبێ یان لەقەک هەبێ بۆ پەروەردەکردنی مناڵەکان. ئێمە لە بەشی لەبەرکردنین لەگەڵ قیراعی قورآنی پیرۆز لەگەڵ پەروەردەی. هەر بژیت تا چەند گرنگە ئەم وانانە ئەم موسسانە ئەم موسسە خێریانە بۆ ئەوی منداڵەکان وە گەنجارمان لە هەڵدێر پارێزراو بن. زۆر گرنگە ئەوەی کە مناڵان ئێستا خەریکی ئەوانە بن چکە لە دنیاکەین تەکنەلۆژیا زۆر بەرز بۆتەوە بۆ پێویستە مناڵان زۆر بەشداریان خولانە بکەن. زۆر باش تا چەند دڵخۆش بووی ئەمڕۆکە بەشداری لەم ئاهەنگا کرد. وەڵام من زۆر دڵخۆشم ئەمڕۆ بەشداریم تیا کرد چونکە چەند مناڵێکی زۆر جوان قورآنی پیرۆزیان لەبەر کردو خوێندوانێتەوە ئەوە زۆر باشە مای سەر فرازیە بۆ ئێمە کە کۆمەڵێشت هەیە فێر بووە یعنی هیچ کاتێک هیچ مناڵێ بەو شێوەیە فێر نابێت. لەکەیەوە چۆتە دەستگای نووری حکمەوە لە چ بنکەیەکانە دانیشە تۆش لەگەڵ ئێمە دانیش؟ وەڵا 2 ساڵە لە بنکەی نووری حکمەیە. بەڵێ ئەو شانی کە فێر بۆ زیاتر چین و تا چەند جەنابەت ڕنگدانەوەغی لە ماڵا بینی؟ ئەو شتانی کە فێر بووە سوورەتەکانی قورئانە، زیکرەکانە، ئادابە جوانەکانە، هەڵس و کۆتی و 2 ساڵیشە یعنی بەردەوامە ئیسفادەیەکی زۆری کردووە. بڕیار داوە ئینشاءڵڵا بەردەوام بێت لەوەی کە بەم شێوەیە بچێت بۆ دەستگای نووری حکمە؟ بەڵێ هەر خۆشیان ئەویان پێ ڕاگەیاندوین کەوا بەردەوام لەگەڵ ئەم گروپی خۆیانە بەردەوام بن. ئەم ئاهەنگەش گرنگە بۆ جۆرێک لە هاندان هەم بۆ دایک و باوکەکان هەم بۆ منداڵەکان. بەڵێ زۆر گرنگە زۆر پێویستە هەستێکی تری هەیە بەرامبەر بەو شتانی کە فێر بووە و شتانی کە لی فێر بووە زۆر ئیسفادی لێکە. ناو چییە؟ دیلین. ناو چییە؟ دیلین. دیلین ئافرین. دیلی خان چی فێر بوویت؟ قورئان فێر بووی لە دەستگای نووری حکمە؟ بەڵێ. ئەتوانیت چەند ئاەتێکمان بۆ خوێنی؟ فەرموون 1-2 ئاەتمان بۆ خوێنە. بسم الله الرحمن الرحيم إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها يومئذ يصدر الناس أشتاتا أعمالهم فمن يعمل مثقال ذرة شرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. هەر بژیت تا چەند دڵخۆشی لەوەی کە سەدای دەستگای نووری حکماکەی؟ دڵخۆشیت؟ بەڵێ. هاوڕێ و لێوێ ناسی و هاوڕێی تازە؟ بەڵێ. چی هەیە بۆ مامۆستاکان و؟ هەدیە. سوپاسیان نەکەیت؟ بەڵێ. سەرتا بەخێر بێن ئەرکتان کێشاوە هاتوون بە دڵنیاییەوە دەسەر دایک و باوک زۆر زەڕورە ئەم ڕێکخراوانە دایک و باوک مناڵەکانیان بەرێت هەم بۆ تربەوی هەم بۆ لایەنی علمی کە بەڕاستی بێجگە لە علمی قورئانەکە لەگەڵ یا فێری زمانی عەرەبی ئەبن فێری پیتەکان ئەبن کە بۆ تەمەنی ئەم بڵێندە تەمەنێکی سەرەتاییایە بە دڵنیایەوە ئەمانە زەڕورن ئەو من داواکەرم لە دایکان و باوکان یعنی لەم تەمەنەوە پشتگوێ نەخرێت چونکە بەڕاستی ئەگەر لە ئێستاوە نەبرێت و لە ئێستا گرنگی پێ نەدرێ کە چوونە تەمەنێکەوە ئیتر ناچن و بەگوێ دایک و باوک ناکەن. بەتایبەتی لەم سەردەمەشە کە خۆتە زانی ئالەتەکان و ڕێگاکانی بە لە ڕابردن زۆرە کە تۆ منداڵەکە مەشغوڵ نەکەی بە شتێکی خێری ئۆتۆماتیکی بە شتێکی ناخێریەوە مشغوڵ بێت. دروستە بەتایبەتی لە ئێستا کە سۆشیال میدیا لە هەموو ماڵێکا هەیە و ئایپاد و موبایل و تەلەڤیزیۆن جێگرەوەی ئەمانەیە لەبەرەوە لانی کەم ئەبێ لە ڕۆژەکە 1-2 سەعات فەراغێک بدرۆزرێتەوە بۆ مناڵەکە کە گرنگی بە لایەنی تەربیەی و قورئان بە دەرەجەیەک بدرێ. تا چەند دڵخۆشی کە سەدانی دەستگای نووری حکمەکەی؟ زۆر. لە سلێمانی لە ناو سلێمانی یان لە هەواری شاری لەکوێ؟ لە سلێمانی. زۆر باشە. چی فێر بووی چی ئەخوێنن لە دەستگای نووری حکمە؟ زۆر شت فێر بوو قورئانی شوێر بوو. قورئانی فێر بووی؟ ئەی ئەحمەدی ئەخوێنن بۆ فێربوونی؟ فێر بووی؟ بەڵێ. ئەی حەزەقی چیمان بۆ خوێنی شتێکمان بۆ خوێنی؟ باشی بۆ خوێنم. بەدڵی خۆ حەزەقی چیمان بۆ خوێنی قورئانمان بۆ خوێنی بۆمان خوێنە؟ بسم الله الرحمن الرحيم عما تساءلون
يسأل النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أرساها متاعا وأزواجا دەستخۆش تا چەند گرنگە منداڵانی دیکەش سەردانی دەستگای نووری حیکمە بکەن بەداتەوە گرنگە؟ بەڵێ دایکە هانتەدا لەگەڵ باوکتا کە بچی بۆ دەستگای نووری حیکمە؟ بەڵێ هەر بژیت وەکوتیم لەسەر تا باسماکردنەوەکیشی هەر لەگەڵیان هەیە بە کورتی باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە خانەوادە هاوکار و پاڵپشتی منداڵەکان بن بۆ سەردانیکردنی ئەو ناوەندە خێریانە بۆ ئەوەی بەڕاستی پەروەردەیەکی تەندروست بکرێن تا چەند گرنگەم هاندانە کە جەنابی شۆ لەو چوارچێوەی ئەو هاندانە ئەمڕۆ ئامادە بووی سەرتا بە خراپەندان دەکەم وەڵا زۆر پێویستە زۆر بەڕاستی هەندەر بەدایکان باوکان خانەوادە باپیرە نەنێک هەمووی بەڕاستی زۆر گرنگە لەبەر ئەوەی مناڵەکە زۆر بەرەو پێشترە چێ پەروەردەی جوان فێرە بن هەڵس و کەوتی جوان فێرە بن سونەتەکان فێرە بن قورئان لە پێش هەموویانەوانەیە سەرەتا لە ئەوڵەوە تا ئاخیر هەموو ئیتر هەموو ئەحکامەکان بەڕاستی زۆر زەڕورە وەکو بینیتان قوتابیان قسەیان کرد و دایک و باوکان و مامۆستایان کە بە گرنگیان زانی دەستگای هاوشێوە کە منداڵەکانیان لە هەڵدێر پارێزراو بن پەروەردەیەکی جوان بکرێن بە تایبەتی لەم سەردەمەدا کە ڕێگاکانی بەلەڕێدا چوون زۆرە و سەرپەرشتیایی دەستگاکەش باسی لەوە کرد کە بەهۆی خواستی زۆری دایک و باوکان بۆ هێنانی منداڵەکانیان پەیتا خۆشبەختانە بنکەکان و تەنانەت ڕووبەرەکەشی فراوانتر دەکەن لەبەرەوەی کە وەکو ئاماژەی بۆ گەر حەوت قاتەیە بنکەی سەرەکی لە شاری سلێمانی خۆشبەختانە هەر حەوتەکەی ڕۆژانە پڕ دەبێت لە قوتابی کە ئەمەش نیشانەی هەم متمانێت دایک و باوکانە بە دەستگاکە هەمیش بەرهەمداری دەستگاکەیە سوپاس بخوا تا بەرنامە بەیەکەیشتنەوەیەکی دیکە وەکو دایەتان دەسپێرم کە سپاردەزانە.